بینەرانی ئازیز سڵاوتان لەبێت لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا لە دوو ناوچەی جیاوازی هەرێمی کوردستان دوو منداڵی تازە لەدایک بوو فڕێ دەدرێنە دەرەوەی ماڵ و پاشان بە مردووی دەدۆزرێنەوە. لەم بە دۆداچوون دەکەین بۆ هۆکارەکانی فرێدانی منداڵ بۆ دەرەوەی خێزان لەلایەن بەشێک لە دایک و باوکانەوە. دەپرسین چ ویژدانێک گەڕێکە بە دایک و باوکان دەدات منداڵەکانی ئەفرێدەنە دەرەوەی ماڵ؟ حکوومەتی هەرێمی کوردستان چ میکانیزمێک دەگرێتە بەر بۆ لە خۆگرتنی ئەو منداڵانەی کە دایک و باوکەکان بە خێویان ناکەن و فڕیان دەنە دەرەوەی ماڵەوە؟ ئەرکی مامۆستایانی ئاینی چییە لەم نێوەندەدا؟ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و مافەکانی منداڵان چۆن پارێزگاری لەو منداڵانە دەکەن؟ ئەمانە و چەند پرسیارێکی دیکە لەم بەرنامەیەدا تاو توێ دەکەین. ئەمە دیمەنی ئەو منداڵە تەمەن 15 ڕۆژەیە لە ماوەی ڕابردوودا لە گەڕەکی قەڵاتی نوێی شاری هەولێر بەرامبەر بە گۆڕستانێک بە فرێدراوی و پاشان بە مردووی و جەستەیەکی سارد و سڕی بێگیان لەلایەن چەند هاوڵاتیەکی نزیک لە شوێنی ڕووداوەکە دەدۆزرێتەوە. بە وتەی ئەو کەسانەی لە نزیک شوێنی ڕووداوەکەەوە بوون، ئاسەواری فرێدان و ئەشکەنجەدان بە مل و لوتی منداڵەکەەوە دیار بووە و سەگێکیش بە دیار پاراستنی تەرمەکەیەوە بووە هەتا دۆزراوەتەوە. پەیام لەم بە دووەداچوونە ڕۆژنامەوانیەدا هۆکارەکانی زیادبوونی تاوانەکانی فرێدان و لە خۆنەگرتنی منداڵانی تازە لەدایک بوو لەلایەن کەس و کارەکەیانەوە دەخاتە ڕوو. بەپێی ئەو بە دۆداچوونی ئێمە کردومانە لە سەرانسەری هەرێمی کوردستان تەنها ماڵێک هەیە کە تایبەتە بەو مناڵانەی کە خێزان نایەنگرێتە خۆ چاودێریان نەکرێت. لێرە ماڵێک هەیە لە مناڵی یەک ڕۆژەوە تا ئاگاتە تەمەنی 4 ساڵی مناڵەکان لێرە ئەگرێنە خۆن و هەموو پێداویستەکان بۆ دابین کراوە. ئەمە لە کاتێکدایە کە پێویستە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان جۆرێک لە ماڵە هەبێت بۆ ئەو مناڵانەی کە خێزانەکان نایەنگرێتە خۆی و بە مناڵانی بێسەرپەرشت ناسێنراون. دەمانەوێت لە نزیکەوە گوزرانی ئەو منداڵانە بۆ ئێوە بگازینەوە. با بەیەکەوە بچین لەگەڵماندا بن. ئێرە تاکە ماڵی فریادڕەس و لە خۆگرتنی ئەو منداڵانەیە بە هەر هۆکارێک بێت دایکان و باوکانیان ئەرکی بەخێوکردنیان ناگرنە ئەستۆ. ئێرە پڕە لە چیرۆکی تراژیدی و ناخەژێنی دەیان منداڵی بێناز و دوور لە ئامێزی گەرمی دایکایەتی. چۆپی عەلی دایکی دووهەمی ئەو منداڵانە و سەرپەرشتیاری ماڵی منداڵانی بێسەرپەرشت دەڵێت فرێدان و لە خۆنەگرتنی منداڵان لەلایەن بەشێک لە دایک و باوکانەوە ڕێژەکەی مەترسیدارە و لە حاڵەتەوە دەرچووە و بووە بە دیاردە. ئێوەکو تاکە ماڵێک لە هەرێمی کوردستاندا ژمارە ئەو مناڵانی لای ئێوە تا ئێستا چاودێریان دەکرێت چەند مناڵن لە چەند ڕۆژەوە دەست پێەکە تاوەکو چەند ساڵیش لای ئێوە دەمێنێتەوە؟ بەڵێ سەرەتا بەخێر بن. خانەی مناڵان تاکە خانەیەکە لە هەرێمی کوردستانە هەیە لە شاری سلێمانیە. لە ئێستا 16 مناڵمان هەیە. ئەو مناڵانیش کە ناوخانی مناڵانەوانێ بە بڕیاری حاکمێتە ناو خانەوانێ ئەو ڕێکاری یاسایەکانێتی ئەنجایەتە لای ئێمە. بەڵێ بەپێی دو ئاماری لای ئێوە چەند مناڵ لە دەرەوەی خێزان فرێدراوە هاتوتە لای ئێوە لە ساڵی 2010؟ بەڵێ لە سەرەتای 2010 تا کۆتایی 2010 ئێمە 3 مناڵ گەیشتۆتە دەستی ئێمە. ئەو مناڵانی کە فرێدراوە و لە سەبیان نادیارە هەر سێ مناڵەکەشمان تەبەنی کردو بە خێزان لە ڕێگای یاساوە. مناڵ هەیە کە سوکاری دیار بێ نابێتە لای ئێوە؟ بەڵێ مناڵمان هەیە لە
مانگی یەکی 2010 هەتا کۆتایی 2010 25 ماڵ هاتوۆتە ناو خانەی مناڵانەوە کارێکیان کێشە و هۆکاری تایبەتی خۆیان هاتوۆتە ناو خانەی مناڵانە. بەڵێواتە دایک و باوکیان لە ئێستا سەرگیری ماوە لە یەکە یان جیابوونەتەوە هاتوون بۆ لای ئێوە؟ بەڵێ دایک و باوکیشیان ماوە جیابوونەتەوانێ بۆی کێشەی خێزانیێوانە ئێتر هۆکارەکەی دارایی بێ هەر شتێکی تر بێ هاتوۆتە. ئەمە ڕێژەیەکی بەرز نییە بەڕایەوە؟ بەڵێ بە تاکی ڕێژەیەکی زۆر و بۆ بە دیارتە لە حاڵەت دەرچوو. ئێمە زیاتر کە لەگەڵ خێزانەکانە سوتفاکە دایکیانیا لەگەڵیان یا باوکیانەکە لەگەڵ بنکەی پۆلیسا بە نوێنەرێکیان مناڵەکانمان بۆ ئەنێرن کە قسەیان لەگەڵاکەین زیاتر هۆکارەکەی گەڕن بۆ باری دارایی ئەڵێ ناتوانین ئەو پێداویستیانە دابین یا کرێکی ناتوانین کرێ خانوو بین یا ناتوانم مەصرفی مناڵەکە بکەم یا لەگەڵ ژنەکەمان ناگونجێم یا تەمەنەکەی ئەو گەورەترە ئەو بچووکترە لە کاتی زەواجە کە زەواجیان کردووە ناگونجێن بەیەکەوانێ هۆکارەکەی زیاتر ئەوەی ئەگەڕێتەوە بە ئەو لە یەکتری جوابنە. بەڵێ لەو ماڵی ئەوەیە چەند حاڵەتی خێزانی جێگرەوە هەبووە؟ بەڵێ ئێمە هەندێک مناڵیشمانەیە کە حەزیش ناکەم وا بڵێم ئەوانەی کە باوکیان نادیارە بۆ نمونە لە عێلاقەیەکەوە دروست بووە. واتە لە دەرەوەی بازنەی هاوسەگیری دروست بووە؟ بەڵێ تا ئێستا بڵێن حاڵەتمان زۆرە بەس ئێمە توانیمانە بەرەوەمە تا خێزانی بۆ ئامادەکەین لەو حاڵەتانەیشمان هەیە بەس ئێمە ئەم ساڵ توانیمانە دوو لەو حاڵەتانە خەینە ناو خێزانەوانێ ڕێگەی هۆبەی خێزانی جێگرەوە. بەڵێواتە دایک و باوکیکە هاتووە کردویانە خۆ ئەم بەخێویەکەن؟ بەڵێ خێزانمان بۆ دۆزیوەتەوە دەستنیشانمان کردووە لە ڕێگەی هۆبەی خێزانی جێگرەوە مقابلە کرا ئەو ڕێکاری یاسانی کە پێویست بۆ ئەو خێزانە گیراوەتە بەر ئەنجا ئێمە دوای ئیشمان لەسەر کردو مناڵەکانمان ڕاستبیاوە بڵێن. چاودێری ئێرە لەو مناڵەکان چۆنە بە شێوازی چاودێریان دەکرێت لە ڕووی ئەم مافانێکە بە مناڵێکی ئاسایی درێت لە ناو ژینگە خێزانە لێرش بە هەماشەوە مافی پێدرا؟ بە تاکید ئێمە زیاتر لەوان بوانەکەین بەس هیچ کاتێ ناگا بۆ سۆز و خۆشەویستی ئەوەی کە تۆ مناڵەکە لە ناو خێزانەکەی خۆیان بێ سۆزی دایک و باوکی خۆی وەرگر ئێمە بەردەوام لە خزمەتی ئەو مناڵانەی بەرنامەمان هەیە بۆ چالاکی ڕۆژانەیە خواردنمان هەیە بەپێی بەرنامە بۆمان داناون چوونە دەرەوەمان هەیە بۆ مناڵەکان هەر مناڵێکیش چۆن لە ماڵی خۆتان مناڵەکەت نەخۆشەکەوێت پێویست کایبێ بۆ خەستەخانە ئەوانەمانە ئێمە مناڵمانی عملیاتمان بۆ کردووە مناڵمان هەیە پێویستی بەوە هەبووە کە ئێستا لە ئێستای دوو مناڵمانەی شەلە دەماخە چۆن تۆ لە ماڵەکەی خۆتان مناڵی خۆت ئەبەی بەردەوام بۆ عیلاج تەبیعی بۆ هەر شتێک کە پێویست کە ئێمە بەردەوام ڕۆژانە ئەو مناڵانەوان دوانمان هەیە شەلە دەماخەیە بەردەوام ڕۆژانای بین بۆ عیلاج تەبیعی. حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند هاوکاری ئێوە بووە لە هاوکاریکردنی ئەم جۆرە ماڵانە؟ ئەوەی کە بتوانێت لەسەر شانی حکوومەت بێ بۆی کردن جێبەجێ کردو بەس ئەوەی کە لە توانای ئەوانە بێ ئێمە لە ڕێگەی خەرخوازەوە توانیمانە ئەوەی کە پێویست بۆ خانەکە و بۆ مناڵەکان جێبەجێمان کرد. چیرۆکی تراژدی هەبووە لای ئێوە لەو مناڵانەدا؟ هەرێکە لەو مناڵانە چیرۆکێکی تایبەتی بەخۆیان هەیە. بەڵێ هەبووە زۆر کاریگەر لەسەر ئێوە دروستکرد بە بەڕێوەبەری ئەم شوێنە؟ بە تاکید زۆریش. ئەتوانی ئاماژی پێکرد بە شتێکی سەرەتایی؟ ناداوای لەبەر نەکەم. بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتیە لە پارێزگای سلێمانی دەڵێت لە چوارچێوەی بەڕێوەبەرایەتەکەی ئەواندا دەستی سۆز و لە خۆگرتن بۆ هەموو ئەو منداڵانە درێژ دەکرێت کە کەس و کارەکەیان نانگرنە خۆیان و یاخود ئەو منداڵانەی لە دەرەوەی بازنەی خێزان دێنە دنیاوە. بەڕێوەبەرایەتی جەنابەت سەپەرشی دەکەی چۆن هاوکاری ئەو منداڵان دەکەن کە بەخێوکەرێکیان نییە فرێدرێنە دەرەوەی ماڵەکان شوێنێکی تایبەت بۆ ئەوان دانراوە لە یەکەم ساتی بەرکەوتیان لەگەڵەوە تا دەگاتە تەمەنێک بتوانین لەسەر پێ خۆیان بۆسێت؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی لە ناو شاری سلێمانی ماڵێکمان هەیە بۆ ئەو منداڵانە کە یەکەم ڕۆژ لە دایکە بن تا 4 ساڵ و لە 4 ساڵ تاوەکو 18 ساڵ ماڵی ترمان هەیە کوڕان و کچان بەڵام بۆ ئەو منداڵانەی کە تازە لە دایکە بن و فڕێدرێن یاوازیان لێهێنرێ لە هەموو کوردستانان تەنها لە سلێمانی هەیە. زۆر خۆشحاڵم کە سەر ڕای قەیرانی دارایی بە هاوکاری چاکەکاران توانینمانە ئەو ماڵە بەدڵسۆزی کارمەندەکانمان توانینمانە ئیدارەیەکی باشی ئەو ماڵە بکەین و منداڵان لەوێ بە ئاسوودەی ئەحەوێنرێنەوە باوەشێکی پڕ لە میهێر هەیە کە هەمیشە ئەو منداڵانە لە خۆگرێ و بەڵێنیشە دەین
کە بەردەوام بین لەسەرەوەی کە ئەو ماڵە بە هەمیشەیی دەرگای کراوەیە بۆ هەر منداڵێک لە هەر شوێنێکی کوردستان کە بێ خانەولانە و بێدایک و باوکە بێ. زۆرینەی منداڵە دۆزراوەکان یا فرێدراوەکان لە ڕێگەی دەستگاکانی پۆلیسەوە دەستگاکانی دادوەریەوە ئەگاتە ئێمە هیچ حاڵەتێکی وانە بووە کە ڕاستەخۆ با بڵێن لەگەڵ ئێمە بەرکەوتەی هەبێ چکە لە بنەمایە فرێدانیا واز لێهێنانی هەر منداڵێک تاوانە ئەم تاوانش هەر کەسێ لە هەر شوێنێکا بینی ئەبێ دەستگا پەیوەنددارەکان ئاگادار کاتەوە بۆی دادگا بە ڕێزەکان ئیشی خۆیان ئیجرای خۆیان بەرامبەر ئەو کەسانی کە بەو تاوانە هەستاون ئەنجام بدەن. چی بکەین بۆ ئەوەی ئەمە تەشەنە نەکات لە داهاتوودا؟ طبعا ئەگەر ئەبێ هەردوو هۆکارەکە وشککەین یا کارکەین بە ئاراستەی کەمکردنەوەی هەردوو هۆکارەکە کە پاڵنەرن بۆ ئەو جۆرە دیاردانەکە یا ئەو جۆرە حاڵەتانەکە ئێمەی بینین. یەکەمیان ڕێککەوتنی ناشەرعی ژن و پیاوێک کوڕ و کچێک و بەیەکەوە بەستنی پەیوەندی جنسی لە دەرەوەی قانون و شەرع و نەریتە باشەکانی کۆمەڵگە لە ڕاستی ئەمە ئەرکی هەموو بوو وەڵامەکەت داگمەتە ئەو مناڵانێک کە زیاتر فرێدن ئەو مناڵانە کە لە دەرەوەی کۆمەڵگەی خێزان یا خولەرگەی پێکەنی خێزانە دووسە بەڵە زۆرینەی ئەو منداڵانە ئەوانن کە لە ڕێگەی دەرەوەی چوارچەوە خێزانیەکان ئەوەی کە شەرع و قانون و کۆمەڵگە پشتگیریانەکە ڕێککەوتنی ناشەرعی ژن و پیاوەکە کوڕ و کچێکە زۆرینەیان ئەوانن بە پێی زانیاریەکانی ئێمە بەڵام ئەشکرێت منداڵێک بەهۆی نەخۆشی بەهۆی کەمەندامی بەهۆی هەندێک هۆکاری تر هەژاری لە بەڕابردادی ئێوە هەیە مناڵێک دایک و باوکێکی خێزانێکە بە شێوەیەکی شەرعی زەواجیان کردووە بەڵام فرێدراوە بە خەوی ناکەن هەمانە بە شێوەی فرێدان نا بەڵام وازیە ناوە لە هەڵگرتنی بەرپرسیارەتی بەخێوکردنی منداڵەکەی لە تەمەنی ساواشایە بەڵە حاڵەتی وا هەیە کە بەهۆیەوەی کە ناتوانن یا مەسەلەن ژن و پیاوەکە لە یەکجابوونەتەوە یان با بڵێن پیاوەکە خێزانەکەی لە دەستداوە وە کەسی کەشی نییە منداڵە ساواکەی پێ بسپێرە ئەو حاڵەتانە هەن هەش بووە حاڵەتی کەش هەبووە کە منداڵەکەی واز لێهێناوە لە تەمەنی مەسەن 4-5 ساڵیان لەبەرەوەی نەخۆشی ئۆتیزمی هەبووە یا هەندێک نەخۆشی تری قورسی هەبووە ئێستا لە ماڵەکانی مناڵان ئەژی ئەمە دڵنیاین لەوەی لە ڕێگەی نافەرمیەوە زانیاریمان پێگەشتووە کە ئەو مناڵە دایک و باوکی هەبووە بەڵام بەداخەوە نەیانتوانیوە بەرپرسیارەت لەسەر وەڵامی پێشت بەردەوامی چی بکەین بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەم ڕووداوە نەدابێت بۆ ئەم تاوانانە؟ یەکەم پەروەردەکردنەوەی خەڵک لەسەر بنەما جوانەکان لەسەر ڕەوشتە پاکەکان هاندانی خەڵک بۆ ئەوەی کە پەیوەندی ژن و پیا و کوڕ و کچ لەسەر بنەما شەرعی و قانونی و عرفی و ئەوەی فیترەتی ئینسان پشتگیریەکە و پشتیوانیەکە لەسەر ئەمانە بێت و لەمڕۆ دەستگا ڕۆشنبیریەکان دەستگاکانی میدیاکان مامۆستایانی مزگەوت و پەروەردە ڕۆڵی گەورەی هەیە و هەبێ هەموو سات لەما هاوکار بین کە کۆمەڵگەکەمان لەسەر خێر بمێنێتەوە لەسەر ڕێگەی چاکە بمێنێتەوە لە نەریتە کۆمەڵایەتیەکانیان کە ئەویش یەکگرتن یا پەیوەندی بەستنی ژن و جنسیانەی ژن و پیاوە لەسەر پەیوەندیەکی ئاشکرا لەسەر بنەمای عرف لەسەر بنەمای قانون لەسەر بنەمای یاسا و ئەوەی کۆمەڵگەش و فترەتی ڕاست و دروستی ئینسان بەلایەوە پەسەندە. خاڵی دووەم ئەوەیە کە حکوومەت بودجە تەرخانکە و موسسات تەرخانکە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەژاری بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو حاڵەتانەی کە بەهۆی نەخۆشی یا کەم ئەندامیەوە کە ئەگەر ناڵێم ئەمە بەرچاوە ژمارەکە دیارە بەڵام ئەگەرێکی کراوەیە خێزانێک گواز لە مناڵەکەی بێنێ بەهۆی کەمەندامیەکەیەوە بەهۆی نەخۆشیەکەیەوە بەهۆی ئەوەی کە حاڵەتێکی زۆر تایبەتە و زۆر قرسە لە لای یاخود هەژارە و ناتوانێت حکوومەت دەبێت بۆ جێی باش تەرخانکە بۆەوەی دامی ئەو جۆرە خێزانانە بکە پشتگیریان کا پشتیوانیان کە تاوەکو منداڵ لە ئامێزی دایک و باوکا بشی. بەڵێ وەکو پێویست ئاور لە بەڕبراتەکە ئێوە دراوەتەوە لەم جۆرە کەیسانەدا لە حکوومەتەوە ئێمە لە 2-3 ساڵی ڕابردووە کێشە گرفتی قەیرانی دارایی بەڕاستی وای کردووە کە ئەوەی کە ئەیکەین با بڵێن زۆر زیاترە لەوەی کە ئیمکانیات لەبەردەستە زۆر زیاترە لە توانای مادی و مرۆییمان بەڵام وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەرک و بەرپرسایەتی گەورەی لەسەر شانە
بۆ ئەوەی بە ئەرک و بەرپرسیارەتی خۆی بەرامبەر منداڵ ژنان هاوڵاتیانی خان پێداویستی تایبەت هەژارەکان هەستێت ئەبێ کابینەی داهاتووی حکوومەت بودجەی پێویست تەرخانکە بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و پشتگیری بکە بە هەموو جۆرە پشتگیریەکان چ بە یاسا پەرلەمان پشتگیری بکە یاسای وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی پێویستی بە هەموارکردنەوە هەیە چ بە تەرخانکردنی بودجە چ بە دابینکردنی ستاف بۆی ئەو ئەرکە گەورەیە لە ئەستۆ بگرێ بە باشتر. ئەرکی خێزان چییە لە پێکهێنانیە لە هەمە کە دەخستنەوەی مناڵە بۆ ئەوەی بەم شێوازە فرێدانی مناڵ نەیە بە دیاردە لە هەرێمی کوردستاندا. خێزان ڕۆڵێکی گەور ئەگەر پێناسێکی خێزان پێ خێزان ڕۆڵێکی گەورەی هەیە لە گەشەکردنی مناڵەکانە لە هەموو قۆناغەکانە لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و گەشەکردن لە هەموو ڕۆیەکانەوانە کە دەورێکی گرنگی هەیە. بەڵام ئەم گاردەی کە ئێستا لە کۆمەلگاکەمانە باو فرێدانی مناڵە ئەو ئەگەڕێتەوە بۆ ناهۆشیاری کۆمەلگاکە چونکە هەندێک خێزان هەیە و ئەزانن تەنها ئینسان وەکو ئەمڕازە بەکار ئەهێنن هیچ ڕێنماییەکیان نایەنێ کاتێکە ئەو دوو کەسە ئەچێتە ژیانی هاوسەرگیریەوانەوە ئەزانە کە ترکە هاوسەرگیری کرد ئێتر ئەمە کۆتایی پێهێنا و ماڵ و حاڵی خۆی دروست کردووە. بەڵام زۆر پێویستە لەسەر دایکان کە ڕێنمایی بن بە مناڵەکانە کاتێکە پرۆسەی هاوسەرگیری ئەنجام ئەدان کە دابنیشن لەگەڵ کوڕەکانیانە لەگەڵ کچەکانیانە کە پێیان بڵێن ئایا ئەم کەسێک کە تۆ هەڵی ئەبژێری گونجاوە بۆ تۆ چونکە تۆ لە دوا ڕۆژە کۆمەڵە بەرپرسیارەتی ئەکرێتە سەرشانی تۆ ئەبێ بەرگەی هەموو ناڕەحەتیەکان بگری چونکە ژیان خۆت ئەزانی لەم کۆمەلگایەکە هەموو قەیرانەکانی تیا چونکە تۆ بەدلانی ئابووری و تووشە بێ لانی دەرونی و تووشە بێ. بەڵام بەس ئێستا بەداخەوانە هەندێک لە ئینسانەکان بەرگەی ئەوە ناگرن کە کێشەیەکیان ئەبێت یەکسەر پەنا ئەبەنە بەر مناڵەکانیان و فرا ئەڵێ ئێمە نامانێت بەس مناڵ ئەوە نییە خۆکارێک نییە کە ئێنێتە ناوخانەوانە وازانەکە هێنا ناوخوازە پاڵمە کێشەکەی کۆتاییە. بەڵام بەس کێشەکە لێرەوە دەست پێ ئەگەر ئەو دایک و باوکانی مناڵەکانە هێناوە بۆ ئێرە ڕێژەی تەمەنیان بە دەریکراوی لە نێوان چەندایە؟ بە زۆری بە پیگەڕێنەوە لە 15 بۆ 20 ینی لەسەر و 20ەوە نیە ینی بە زۆری ڕێژەکە ئەگەری بین لە 15 بۆ 20 خوار 18 ساڵن بە زۆری کێشەکانیان خوار 18 ساڵن. وەکو توێژەرێکی دەرونی خوار تەمەنی 18 ساڵ گونجاوە بۆ زەواج لە هەرێمی کوردستان؟ نەخێر گونجاو نییە بۆ 18 ساڵ چونکە تۆ بڵێ ئێستا کۆمەڵە قەیرانوش دروست بووە لەو تەمەنەیە خۆی پێویستی بەم ڕەعات و سۆزی دەرونی هەیە نەک دابنیشێ بەڵام خێزان پێکەوە بنێت و چونکە ئەو بە عەقڵێکی مناڵەوە بیر ئەکاتەوانە کاتێکیش کە مناڵێکی ئەخاتەوە ناتوانێت وەکو پێویست ئەو مناڵە پەروەردە بکات. لە عینی ئیسلامدا سزای ئەو کەسانە چییە کە هەڵدەستن بە فرێدانی مناڵ جا مناڵەکە بە شێوەیەکی شەرعی بە یاخو شێوەیەکی ناشەرعی هەڵبێتە دنیاوە؟ یەکێ لە هەرە گوناحە گەورەکان کە لە قورئانی پیرۆزە باس کراوە وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت. خی گەورە فەرمێ ئەو مناڵەشکۆری کە لە دنیا زیندە بە ساڵێک یان فڕێن یان ئەی کوژن بە هەر شێوە لە شێوەکان چکە مەوئودە بەوە وترێ کە ئەو مناڵشکۆری کە فرێدراوە لە سەردەمی زووە فرێدراوە بە گوناحێکی زۆر گەورە دانراوە. خی گەورە نافەرمێ پرسیار لە دایک و باوکێنە فەرمێ پرسیار لە خۆی یەکەین بزانی بۆچی زیندە بە ساڵ کراوی. مناڵەکە خۆی کە مناڵێکی بێگوناح و بێت تاوانە خۆی دێتە زمان و خۆی جواب بەهاتەوە کە من ئاگام لە هیچ نەبووە هیچ گوناحی منی تیان نییە ئەو زوڵمە لە من کراوە لە کاتێکە کە من نە گوناحم لەسەر بووە نە گوناحم کردووە نە بەشدار بووم تیا وبوي اخوي جورجا فرمي ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه واعد له عذابا عظيما. ليك آتا فرمي اخوي جورا هر كسي ايمان دار كوشي همو منار ايمان دار بيغمر فرمي كل مولود يولد على الفطره فرمي همو منار بايمان داري لدايقه به انجا دايكو باوكي اي كان بجولا كان بقاورو كل فرمودكاياتو يعني كان مجوسي باقل فرست كواتا ام مناڵە کەوای لەکرێ چ فڕێ بدرێ چ بکوژرێ هەر شێوەکان لەبار ببرێ بەسەرەن ئەوە بەر ئەو ئاەتەکە کە خی گەورە فەرێر کەسێک ئیماندارێ بکوژێ بە عەمدەن خی گەورە ئەیخاتە جەهەنەمەوە خی گەورە غەزەبی لێگرێ خی گەورە بە لەعنەتیەکە خی گەورە عەزابێکی گەورەشی بۆ دانێ لە قیامەتە عەزابێکی زۆر گەورە کە لە ئاەتەکەیەوە هاتووە لەبەرەوە جەزای ئەو کەسانە جەزا قەتڵیان بەسەرادرێ کەسێکیان کوشتەوە کەسێکی چۆن کەسێکی بێخەتا
لە فەرمودەی پێغەمبەر زۆر باسی ئەو کراوە لە قورئانە باس کراوە لە قورئانە فەرمێ ومن أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا فرمي هركس يكس بنا حق بجي يكس نافرمي حتى نافر إيمان دارج من قتل نفسا هركس كسي بكجي بنا حق حمو خلقي سرزوي كشتبه حمو خلقي سرزوي قرتي قصتبه هم يعني كشتبه أو نقول حيجا كشتني كسك وكشتني هم يعني زندو كرنوي كسك وكو زندو كرنوي هم يعني بويا لا فرمودي بيغمبر زور باسكرا بيغمبر إخوانا فرمودي صحيحة فرمي دو جناحان خواي جوري لو تشد حمو جناح خوش بس دو جناح خوش نبي هيك كان أوي كسي بمري شريكي ببريار با الكسي بمري شريك بخوا بريار دوم يعني أوي إيمان دارك إيمان فرمي ومؤمن يقتل مؤمنا متعمدا نافر كافر فرمي إيمان دارك مسلمانك بنا حق كجي كأمنا على الزوز لو مسلمان بخطاتك جوري بكجي هم أنا زانيو بويا خرابترين جزاء دواي كفر دواي بتبرستي خرابترين جزاء خرابترين سزا خرابترين عذاب أو كسانيك خلقية كوشن بتاعتي أنيك منالي ساوا وبيتاوان وبيجناح كوشن برهمي أوجدتي وده أوج برهمي جناحك لما جورتنا لما برهمي جناحك لأخوي جورتنا برهمي الزنا مثلا زوج جالهم من عليك فريد برهمي الزنا أبوي فريين حكم الزنا كارتشي ما مثلا حكم الزنا لقرآن ولا فرمدي بيغمرها يشكل لهرا جناح جورا كان ولا فرمدي صحي بيغمرها تو فرمي لصحي بخاري مسلم تو فرمي لا يزني الزاني حين يزني وهو مؤمن فرمي أو كسي الزنا كان كاتي زنا كإيمانية ولا فرمودي كتري صحة فرمي هلوكو كراسك شون إنسان دايا كان أو إيمانك أنا بري دا كان ديو هيج إيماني بيونا من ما قد توبه وكادوهاي ولا فرمودي ترى بيغمبري خواص صلى الله عليه وسلم فرمي هيج كسرنا كوجنا كمسلمان بو توبه كدوبه إيمان دار إلا لسان حالتك أنا بي كان أو كسك به شوي كده به أفرتك يعني بيا جنيه أنا بدوهاي زينة والله مثلا كمالجي إسلامي دا يقول لك كمالجي مسلمان دا أركي ما وصلني أيني شيء لنا شرين كردني أم دياردانة ورجريك بوي أم دياردانة سورتنا بارند. بقي أم أركان لسر زور كسر اللي بيش هم كسر لسر حكومته لسر حكومته الرجريب كأوشينا نيرب كنا خلق خراب وآفرة خراب أنا نيربين وجرينجي بلاني إيماني وبرودي إيماني بان بوي شو كأما بشكل زوري ل لبرهمي أوي لأنجامي أوي كخلط دين دارنية كخلط الدين دورك يتوه بوي فيلمي خرابه بوي دياردي خرابو بوي باسكدني او شوينانا بوي بلاو بونوي افرتي خرابو باشكرا خرابه كدن لبرتاوي خلقيا بوي سفوريو بيشرميو خلوت جنوبياو بيكو دانش وتكلايك شكرو امانيك سعر قطاب خانه كان اشتكلاو كان برهمي اواني لبروا لبيش همو كسا واجب حكمته تكل كني مكتبه كان يعني تكل كني بس حكمته بس ملانيه هناني افرتي خراب بلاوبونوي افرتي خراب بلاوبونوي بيديني بلاوبونوي خراب بكاري لقلب لبرامبر شا تشاك سازي دينداري بيجاني خطيبي تشاك ملاي تشاك كنوي قطاب خاني ديني بلاو كنوي دينداري وبرودي ايني امو انا بدس حكمته بلام لقل اوشا امام كان امام وخطيب كان اواني كبياوي ديني وإشي ديني كان واجبي انا جورج لسر اوان دو حكمت كاوان واجبي انا لسر راي وما على الرسول الا البلاغ بأوان رايجين لو تاري جمعة لو تاري معلكانيان لو تاري من الناونانو صلح كردنو سر قبرانو تعزيو جنمارة كنو همو أو تارو شورانا باسي كان لبرتاوي خلقينا عشرين كان هر أون دينا عشرين كان القرآن هاتو زيادتنا تائر بأركي خويانا صامة مساني أيني كم خميس زوتي اما بهم مزاني كايش انسان همو ايش انسان كم ترخميتيها بلام بتاعتي لولاتي اما كم ترخميتيها لبرامبري او همو هيرشي فساد وخراب كاريك الله كتو دعوه بانجوازي ديني وخلق برود كدن لسر عين ولسر الاخوات ترسان ولسر تقوى زور كمان لساو لامبر دوزك بو ايوا لامبر تامو دوز كراو باس كدني ابشتانو بوريغتن ابشتانو دروز ناكري چونكا حكومتش بزائرة كيف كان حكومة يعني أوانك أو إشاعة بدس الدولة على حكومتها أوانش كملاك خطيبة باسي أو دياردانك أو بخرابي باسي أنك أو باسي زيانة كان أنك أوانش دريه برنا بيمان خوش وسباس معنا كانوا ممنونة بالملام يتلا جيرو كيف خوانا شو إشي خوانا كنا نازلم بس بزائري رينا كز ناقرن منن بينيو بخم شكا أو تارانا ما ولا سر زينة لسر خرابي زينة كار بلا مثل بعض معلومات ناتواني خطيبة غير ناتواني نسمين بربيله
کە ئەم شوێنانە بۆ کراون لە گەڕەکانە لە گەڕەکانە ماڵی خەریکی بەد ئەخلاقیە هەموو خەڵکی ئەو گەڕەکە کۆبن و بان دەرناکرێت 4 ماڵەڵێ با ئەو مزگەوتە نەکرێت لە بەسەر چاوانەکرێت خەڵک داوای کردووە لەم گەڕەکە ویسیان مزگەوتێک تعمیرکردن خوارەوە تا مزگەوتەکە 300 مەتر دوورێنەوە 300 ماڵ ئیمزایان کرد نانێش تعمیری بکەن دوکانێکی عارق کراوە لەو لا مزگەوتەکەەوە 309 ماڵ ئیمزایان کرد کە نەیکەنەوە 7 ماڵ ئیمزایان کرد و کە بیکەن و کردیانەوە لەبەرەوە بەدەست حکوومەتە حکومەت ڕێگا ئەگرێ و حکومەت ڕێگا لە یعنی ڕێگای باش ناگرێتە بەر دیاردەکە کە بڵاوێتەوە خەتای حکوومەتی تیا و گوناحی کاربەدەستانیشی تیا گوناحی هەر مەلا و ئیمام و خەتیبێکیشی تیا کە کەم تەرخەمی بکە مامەڵەی لەگەڵ ئەو منداڵانێکەوە فرە دەدرێن یان ئەوە تەیە لە شوێنەکان بەجێدە هەڵدرێن بزات ئەو وێنەی کۆرپەلەنەوە کە تازە لەدایک بوونە دایمەن ئەگەر هاتوو زیندی بێ ئێمە دەینێرین بۆ بڵێن نەخۆشخانەی لەدایک بوونی منداڵان زیاتر لێن لە سەرپەرشتی بکرێتن و هەروەها زیاتر زانیاری و وردەکاری وەردەگرین لەسەر ئەو بابەتە دایمەن لە هەر حاڵەتێک ئێمە کاتێک کە منداڵەکان هەڵدەگرینەوە سمردوو بێ یا زیندوو پەڕایی بۆ دەکەینەوە بۆ بەردەم دەیدیکەینە زانیاری دەیدێنێن بەڕێز دادوەری لێکۆڵینەوە بەڕێز دادوەری لێکۆڵینەوە کات بڕیار دەدا خۆ دەست بکرێتن بە لێکۆڵینەوەی ورد لەگەڵ ئەو منداڵانە یان فرەدانی ئەو منداڵانەوە هەروەها بە دوای کامێرەی چاودێری و یاوەتەیە تاقیق بکرێت بزانن چێ فڕێداوە یاننا وەکو ئەو منداڵێکە بەو دوایە لە گۆرستانی قەڵاتی نوێ گەرەش قەڵاتی نوێ فرەدرا بوو بەداخەوە ینی کە جیاین دەدەستدا بوو بەڕاستی ئەوەی جێی باسە ئەو بابەتەیە چونکە ئەوەل حاڵەتی منداڵە لەو چەند ساڵی ڕابردوو کا من بینێ بتم منداڵ فرەدرابی و جانی لەدەستدا بێتن بەڕێز دادوەری لێکۆڵینەوە بڕیاری داوە کەوا لێکۆڵینەوەی جددی و زۆر ورد لەسەر شوناسنامەی ئەو منداڵە بکرێ بزاندرێ چێ فڕێداوە و چ کاتێک فرەدراوە و ئەگەر کامیرەی چاودێری هەبێ لەو شوێنە لێکۆڵینەوە بکرێ و وردەکاری لەسەر کامیرەکە چاودێری بکرێتن و هەروەها زانیاری ورد لەسەر فرەدانی ئەو منداڵە ساڵی 2010 دوو حاڵەت هەبوو ئەویش منداڵەکان ژیابوون نەمردبوون حاڵەتی یەکەمیان کە لە شارۆچکەی ئەنکاوە منداڵێک فرەدرابوو لە پێش ماڵی دکتۆرێکی بەڕێز کە دوای ئەوەی کە پەیوەندی بە پۆلیسەوە کرد پۆلیس هەستا بە هەڵگرتنەوەی ئەو منداڵە و منداڵەکە خۆشبەختانە مابوو لە ژیاندا ئێمەش نردمان بۆ بڵێن نەخۆشخانەی لایدایک بوونی منداڵان ئەو کات خۆبەخشەیە خەڵکانێکی زۆر ناون خۆیان ناونووس کردیا لەوێندەر ئەو منداڵانە بەخێو دەکەن و هەروەها تەنها ئەوش لەسەر ڕێگایەکەەوە لە ڕێگەی دادوەری لێکۆڵیرەوە کەوا بڕیار بدرێ لەسەر پێدانی بەو کەسە حاڵەتی دووەمیش لە یەک لە مزگەوتەکانی دەوروبەری شاری هەولێر بوو لە ڕێگەی جمکە و بولبێرس مزگەوتێکە بوو لەوێندە دیارە منداڵشتە لەوێندەش دانرا بوو و هەروەها ئەویش بنە ماڵەکەریان گرتەوە بەڕێزەوە و ئەرچی بە خێوکردن و لە ئەستۆگرتنی و منداڵیان گرتەستی خۆیان من دەمێ ئاماژە بەوە بکەم ینی زۆرینەی ئەو منداڵانێکە هەڵدەجینەوە کە زیندون خوددانیان زۆر زۆر لۆ پەیدا دەبی وە کەسی باش و متەمەکینیش ئامادە دەبیتن و خێرخواست ئامادە دەبی بکە بە خێویان بکە وەکو منداڵی خۆیان سەیریان بکە بەڕاستی
ینی زۆر خەڵکیشن خۆی ناونووس کردیا لە بڕۆ نەخۆشخانەکان بڕۆ دادگا خۆی ناونووس کردی ئەگەر منداڵشی لەو شێوەیە بەڵام ئەو حاڵەتانە زۆر کەم بۆتەوە زۆر دەگمە بووە ئەگە پێشتر چەند حاڵەتێکوی ئێستاکە چەند حاڵەتێکی کەمە لە 2010 دوو حاڵەت پێی هەبووە کە نەمردن بەڵام ئەوەی جێگەی نیگەرانیە لە 2009 کە ئەو حاڵەتە پەیدا بووە کە منداڵەکە جیانی دەدەستدا بەڕاستی جێگای هەڵوەستەکردنە لەسەری و هەروەها ئێمە وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی هەولێر لێکۆڵینی وردیش دەکەین لەسەر ئەو کەسانێک کەوا هەڵساون بە فرەدانی ئەو منداڵە ئێمە بەجێری بڕیاری بەڕێزادوەری لێکۆڵینەوە کاری خۆمان وەکو لێکۆڵەرەوەکان دەست پێ دەکەین ئەویش فەرمانی داوە کەوا دەبێت لێکۆڵینەوەی جددی بکرێتن لەسەر شووناسنامەی ئەو منداڵە وها خۆ چێ فڕیداوە و هەروەها چێ بۆتە هۆی ئەوەی کە ئەو منداڵە لەو شوێنە فڕە بدرێ و وەها گیانە دەست بداتن ئێستا ئەو کەش ئێمە بە دووە داچوونێکی جددی دەکەین بەڕاستی بە کامیلەکانی چاودێری بە ئەو ئۆتۆمبیلێک کە هێنرای هینایەتی بەوەندەر و هەروەها ئەو بەدە دوچوونێکەوە دەکرێتن لەسەر شوناسنامە ئینشاءڵڵا تا هێز و توانامان هەبی خی گەورە زانیاریمان پێ ببەخشیتن و بەر چاوڕوونیمان بداتێ ئێمە بە پشتیوانی خوا کارەکان ئەنجام دەدەین.